اما كبحثي شكرك نالين يعني شكل بتاعتي نخوات تيجي بس هناك بلان حمو جاني اعتماد خواردني اساسي لسر شكل بي ام بس هناك باشا بس مثلا دايك وباوك هي مثلا مناڵەکان يعني فێر کردووە خواردن بخۆن ئەو جا شتێکی بەسیتی شیرینێک بخوا ئەوە زۆر احتیاطی ئەوە هیچ مشکلەمان نییە لەگەڵەوە بەڵام خواردی نەخوارد بڕوا پڕ بداتە شەکر و دایکەکەی بیێ فێری خواردنی بکاتەوە ئەو زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام هەر لە بیدایەتەوە مەحاڵیش نییە مەحاڵ نییە بەڵام ئەو مناڵە ئایا ئەتوانین تو ئەو مناڵە فێرکەی ئەو مناڵە دوایی بە شەکر زیادە حرەکەت دەبێ بە جوڵە دەبێ عەسەبی دەبێ خەوتنی باش نابێ ئەو شتانە هەمووی ڕوودەدا لەبەر شەکرەکە هەمووی لەبەر خواردنێک شەکرەکە ئەتوو بێ کابرایەک بێ تریاقە خۆی تریاقی نەدەیتێ چیت لێ دەکا هەڵ پەلامەر دێت وانە مناڵش عینە شتە شەکرەکەی لێ ببڕە پەلامەر هاوارەکە و دنیا هێنێت خوارەوە وەختە مەجبورە دیسان بیداتەوە بەڵام هەیە ئەتوانێت ئەڵەقەی ناکە با بگرێ مشکلنی با هەر شتێکە با خواردنەکەی بخوا ئەو جا شتەکەی شەکری بێ باشە دکتۆر دایک و باوکی ئێستا بە شێوەیەکی گشتی دەیانەوێت منداڵێکی زیرەکیان هەبێت باشە دەمەوێت ئەوە بپرسم ئەو هۆکارانە چین کەوا لە منداڵێک دەکەن منداڵێک زیرەک دەبێت بۆ نمونە منداڵێکی زیرەک دەربچێت ئایا خواردن هۆکارە بۆ ئەوی منداڵێکی زیرەک دەربچیتن یانیش ئەوە لە بنەڕەتدا منداڵەکە بخۆی زیرەکە و تەواو زیرەکەی طبعا خۆی تەسیری وراسی هەیە تەسیری وراسی هەیە بەس تەسیری وراسی ناتوانین بڵێن بەس وراسی هەیە و خاوی زبرایەوە ئەو شتە نییە لە علم ئەتوو شتیکەت هەیە بۆ زیرەکایەتی ئەتوو ئەگەر مشکی چالاک نەبێ ئەتوانین چالاکی کە ئەتوانین بەقوتی بکەیت یعنی ئەوە بەدەستی دایک و باوکە مثلا تۆ مناڵەکەت ئەگەر لە کاتی خۆی بینوێنی سیستەمێکی نووسنێکی باشی بدەیتێ خەوێکی باش بنوێت باشە و خواردنێکی باش بخوات وەرزشێکی باش بکات باشە لە ئەمری گونجاوی خۆی هەرێک عمری خۆی باشە و ئەگەر هاتوو شیری دایکی خۆی خوارد بێ بێگومان ئەوە عەقلی فەرقی هەیە لەگەڵ مناڵێک تاخیر بنوێت خواردنێکی خراپ بخوات و حرەکەتی نەبێت دایم بەرامبەر مۆبایل و ئەو شتانە بەکاری بێنێ ئەو تشکەی مۆبایل دەڕاتە ناو مێشکی هەموو موادێکی میاوی ناو مێشکی هەمووی هندێک تێک دەدا دەبینیم مناڵێکی عەسەبیە مناڵێکی زۆر بە حرەکەتە مناڵێکی زۆر بە جوڵەیە و گەشەی مێشکی زۆر بەقوت نییە یعنی شت لەبیرەکە ئێستا زۆر شت هەیە عینەن تەجروبە بعد دێنە سەر ئەو مۆزوعە زۆر میما بۆ خەڵک عینەن تەجروبەیان کرد لەسەر مشک مشکێکیان هێنا مشکێکی اعتیادی هیچ نەبوو ڕۆشتنا ئەوەکە شوێنێکیان دانابوو ئەبێ بڕاتە سەر ئەو شوێنە ئەو مشکی خواردنی اعتیادیان دابووە یەکسەر ڕۆژە سەر ئەو شوێنە دانیشت باشە لەناو ئاوێک بوو مشکێکیان هێنا هەر شەکریان دایە دوایی بەڕایان کرد ئەو ڕۆشتنا ئاوەکە دەگەڕا بە دوی ئەوە نەیدەدۆزیەوە تەسەوەر کرد نەیدەدۆزێ یعنی تقریبا 2 دقە 3 دقەی پێ چوو حتا گەشتەوە ئەو شوێنە یان بزان تەسیری شەکر چەند بەقوتە بۆ زیرەکەیەتی مناڵ دایم مناڵێم تکایە ئاگاتان لە خواردنی منتاڵتان بێ شتی چەوریان بدەنێ بەڵام نەک چەوری خراپ نەک بڕۆن زەیتی بدەنێ ئەو وێرانێکە ئەو مەهدرەجە ئەو وێرانێکە ئەوە خۆشی تووشی نەخۆشی دڵ ئەبێ نەخۆشی مێشکە بێ بەڵام چەوری باشەیە چەوری باش مەسەن وەکو پێم وتن لە هێلکاوە لە ماستەوە لە گۆشتەوە لە جوز و باوی و لە فستق و ئەو شتان ئەوانە هەمووی شتی باش تێدایە چەوریەکی باش تێدا بەڵام ئەبێ نظامێکی نەک بەس چەوری باش بدەیتێ ئەبێ نظامێکی غذایی لە پرۆتیناتە لە کاربۆهیدراتە لە فیتامیناتە لە کانزایەکان ئەبێ هەمووی تاوکەی چکە هۆرمۆن لە چی دروست کراوە لەو شتانە دروست کراوە ئەنزیمات لەو شتانە دروست کراوە ئەتوو هەر شتێک کەم بوو یعنی خەلەلێکی بۆ دروست دەبێت